بەناوی خودای گەورە و مێهرەبان. من ناوسام محسینم. ئەمڕۆ سیمینار پێشکەش دەکەم دەربارەی نۆن هۆدگین لیمفۆما بە سەرپەرشتی دوکتۆر عەبدوڕەحمان خەلیل. سیمینارەکەم لەو بابەتانە پێکهاتیە. ئینترۆداکشنەوەتە پێشەچێکی پێشکەش دەکەین دەربارەی نەخۆشیەکە، لیمفاتیک سیستەم و لیمفۆسایت، جۆرەکانی HL، ئەوجە بەپێی خانە وەروەها بەپێی گەشەکردنی، هۆکارەکانی توشبوون و نەخۆشیە، نیشانەکانی نەخۆشیەکە، چۆنیەتی دەستنیشانکردنی نەخۆشیەکە، دوایە مەراحلی توشبوون بە نەخۆشیەکە، چۆن چارەسەری نەخۆشیەکەش بکرێن و دواتر سەرچاوەکانمان کە بۆ ئەم بەکارمان هێناوە بۆ دروستکردنی ئەم سیمینارە. لە پێشەشی سیمینارەکاندا باسیەوە دەکەم نۆن هۆدگین لیمفۆما NHL لە کۆمەڵە شێرپەنجەیەکی خوێن پێکهاتووە کە گەشە دەکات لە لیمفۆسایت. لیمفۆسایت جۆرێکە لە جۆرەکانی وایت بڵەد سێڵ. لیمفۆسایت لە هیماتۆپۆیەتیک دروست دەبێتن کە ئەویش لە مۆخی ئێسکدا هەیە. جیاوازی نێوان هۆدگین لیمفۆما لەگەڵ نۆن هۆدگین لیمفۆما بە هەبوون و نەبوونی ڕێد ستێرنبێرگ سێڵە. وەکو لە ڕسمەکەدا دیارە ئەگەر ڕێد ستێرنبێرگ سێڵت هەبوو ئەو هۆدگین لیمفۆمایە، بەڵام ئەگەر ڕێد ستێرنبێرگ سێڵ لە خانەکەیدا نەبوو ئەوە نۆن هۆدگین لیمفۆمایە. NHL include many subtypes، یعنی زۆر ئەوەی هەیە، زۆری هەیە. وەکو دواترش باسی یەکەین لە سلایدەکانی داهاتوو، هەمانە خێرا گەشە دەکات، هەمانە واش گەشە دەکاتن. بەمەش بۆ دەکاتن جیاوازی لە نێوان نیشانەکان، یعنی نیشانەکانی بەجیاواز بەدەرەکەوێتن و چارەسەرەکەی لە شازێکی جیاواز وەردەگرێتن. ئەم نەخۆشیە کە لە بی سێڵەکان دەکاتن، بە 85 کای لێ دەکاتن، وەکان لە تی سێڵەکانش دەکات، ئەمیش بە 15، وەکان لە ناتوڕەڵ کیلەرەکانش دەکاتن، ئەمیش شتێکی دەگمەنە کە لە ناتوڕەڵ کیلەرەکان کە ئەم نەخۆشیە. وەروەها ئەم مادەتانە دەرکەوێتن بە شێوازی گرەی لیمفی یانیش لە ئۆرگانەکاندا بەدیارکەوێت. سلایدەشدا لیمفاتیک سیستەم ئان لیمفۆسایت. لەم سلایدەدا باسی پەیوەندی نێوان لیمفۆسایت و ئەم نەخۆشیەمان لێ دەکاتن. بۆ گرنگیشە ئێمە بزانین لیمفاتیک سیستەم و لیمفۆسایت چییە. لیمفاتیک سیستەم بەشی گرنگە لە سیستەمی بەرگری کە پێکهاتێت لە لیمف ڤیسل، لیمف نۆد ئان لیمف ئۆرگان. لیمف ئۆرگان لە سێ شت پێکهاتێت: تۆنسیلز، تایمۆس، سپلن. و ڤیسڵەکە هەڵدەستێت بە گواستنەوەی لیمف کە ئەمە تایپێکی وایت بڵەد سێڵی تێدا هەیە کە پێوترێت لیمفۆسایت. ئەم لیمفۆسایتەش لە شوێنێک دروستکراوە پێوترێت هیماتۆپۆیەتیک ستیم سێڵ کە ئەمیش لە مۆخی ئێسکدا هەیە. کە ئەم گرنگە هیماتۆپۆیەتیک ستیم سێڵ گرنگە بۆچی؟ بۆ بەرگی گرنگە. بۆیە NHL دەکاتن هەڵدەستێت بە گۆڕینی ئەو لیمفۆسایتسە بۆ خانەیەکی سەرەتانی. ئێمە لەم سلایدەدا باسیەوەکەین چۆن NHL پۆڵین دەکەین بەپێی لیمفەخانەکانی، لیمفەخانەی B و لیمفەخانەی T. وەکو ئێستا وا دەیبینن B سێڵ لیمفۆماس هەیە و لەگەڵ T سێڵ لیمفۆماس. لە B سێڵ لیمفۆماس ئەوە 85 حاڵەکانی NHL گرتوتەوە و ئەمە دروست بوو یان تایملاین ئۆرجینێتێکی دێت لە بەخۆی ئەو خانە شێرپەنجانەی B لیمفۆسایتەکانەوە کە ئەمە ئێگزامپڵ یان دیفیوز لارج B سێڵ لیمفۆمایە، DLBCL پێوترێت و وەروها فۆلکولەر لیمفۆماش نمونەیە بۆ BCL لیمفۆماس. بەڵام لە لاکێکدا T سێڵ لیمفۆماس کە ئەمە نزیکە 15 NHL کەیسەکان دەگرێتەوە، حاڵەکان دەگرێتەوە. ئەمە دروست دەبێتن لە شێرپەنجەی T لیمفۆسایتەکان. ئێگزامپڵەکانیشی پریفریەل T سێڵ لیمفۆما و لەگەڵ مایکۆسس فەنگۆیدس کە ئەوانە هەردووکیان نمونە بۆ T سێڵ لیمفۆماس. لەم سلایددا هەستاوم بە پۆڵینکردنی جۆرەکانی HL بەپێی گەشەکردنیدا. لە سلایدی پێشوو باسیەوەمان کرد پۆڵینی NHL کرد بەپێی خانەکاندا. بەس ئێستا پۆڵین دەکەین بەپێی گەشەکردنەکە ئەگرێسیڤ NHL لەگەڵ ئیندۆلەنت NHL. ئەگرێسیڤ NHL
لیمفۆمانە خێرا گەشتە سوێندی نەبەشی تون لەگەڵ پێشکەوتنی لەگەڵیدا ڕێک سیمپتۆمەکانی نیشانەکانی بەخێرایی بەدیار دەکەوێتن. ئەگریسیڤ NHL زۆرجار پێویست بە چارەسەری کیمیایی دەستبەجێ چڕ هەیە. نمونەکانیشی diffuse large B-cell lymphoma یان پێوترێت DLBCL. ئەمە دەتوانرێت بە چارەسەرێکی گونجاوی بۆ بکەین بە شێوازێکی ئارچۆپی و ئیندۆنەلت NHL یان تایملاین لیمفۆمای هێواشگەشەکردن. ئەمە لەوانەیە سەرەتا بە عنیها نیشانەکانی بە زوانی بەدەر نەکەوێتن. لێ بەپێی لێ نووسیمانە نون سپێسیفیک یانی تایبەت بە خۆی نییە. لەپێی هەندێک نیشانەکانی بەدەرەکەوێت هەندێکیش کە بەدەر ناکەوێتن. نمونەشی فۆلیکولەر لیمفۆما BFL لەوە دەکرێتن کە ئەوەی نمونەیەکی باو ئاساییە. ئەو چارەسەرانەی کە هەیە بۆ ئەو جۆرەیاندا چارەسەرەکان چارەسەرکردنینە باشە، ئای نابێنە هۆی ئەوەی کەسەکە سەد چارەسەر بێنە نەخۆشییەکەی تووشی بێتن. نەخێر بەڵکو هەر نەخۆشیەکەی دەمێنێتن بەڵام نەخۆشیەکەی دەمێنێتن بەڵام کابراکە دەژێتن بەو نەخۆشیە. سڵایدە باسی ئەو هۆکارانەوە و ڕێسفاتانە دەکەین کە دەبێتە هۆی ئێمە تووشی نەخۆشی NHL بین. یەکێک لە هۆکارەکان immune separation کە نمونەکانیشی ئایدزە ئۆرگانیک ترانسپلانتە. ئایدز هەر ئەو خۆمان دەزانین کە دەستێک تووشی بێتن لە ڕێگەی HIV دەاتێت کە دەستە ناو جەستەوە دەبێتە ئایدز هەڵەستێت بە ناوبردنی ئەو ئیمنی سیستەمەکە ناو دەبات بەرگی سیستەمی بەرگیت ناو دەباتن. ئۆرگان ترانسپلانت هەڵ چاندنی ئەندامی جەستە ئەوە هەندێک دەرمان هەیە کە تو دەیخۆی لە کاتی چاندنی ئەندام وەڵێکە بەرگیەکە سست و لاواز بیتن سەرکوتی دەکاتن دوێ تووشی ئەم نەخۆشیش دەبێت لەم ڕێگەوە. یان ئینفێکشن عەدووە ئێپستین بار ڤایرۆس یەکە لە نمونەکان لەگەڵ H. pylori ئۆتۆمیونی دیزیز کە ئەمە RA یعنی ڕۆماتیزم کە بێتە هۆی ئەوەی کەسە کوشش نەخۆشی بی یان لە ڕووی تەمەنەوە کەسێکە سەر و 6 ساڵ یان 6 ساڵان بیتن ئەگەری هەیە تووشی ئەم نەخۆشیە بیتن یان کیمیکەڵ ئەکسپۆژەر یعنی ئەو کەسێکە مادەی کیمیایی بەرکەوتنی کیمیایی بەرکەوتووە ئەگەری هەیە تووشی ئەم نەخۆشیە بێتن و چارەسەری پێشووی شێرپەنجەی هەبێتن ئەگەری هەیە دووبارە تووشی ئەم نەخۆشیە بێتن. کەسانێک کە تووشی نەخۆشی NHL دەبن کۆمەڵێک نیشانەی باو هەیە کە تووشیان دەبێتن. یەکێک لەو نیشانانە ئاسانی بێئازاری گرەی لیمفەکانە لە ملە یان لە بن هەنگریتی یان نیشان دەچێت هەیە وەکو تا کەسێکی کە تووشی دەبێتن تووشی تا دەبێتن یان ئارەقەی شەوانە یانیش دابەزینی چێشی سادەی چێشی دادەبەزیتن ئەوەندەی و نیشانەی ترمان هەیە وەکو ماندوویەتی بەردەوام یان ئازاری سک یان ئاوسانی سک یان ئازاری چێست یانی سنگ هەناسە بڕکێ دەکەواتە هەناسە کورتی دەبیتن برینی ئاسان و خوێن بەربوون. لەم سڵایدە باسی ئەوە دەکەین ئەو تەحلیلاتانی کە دکتۆرێک ئەنجام دەداتن بۆی بزانین ئایا کەسەکە تووشی نەخۆشی NHL بووە یان نە. ئێمە 4 ڕێگەمان هەیە بۆن مارۆ ئەسپەرێشن بایۆپسات هەیە لیمف نۆد بایۆپسایت هەیە گۆڵ تێست هەیە و ئیماجینی ستەدیت هەیە. ئێمە لە بۆن مارۆدا دکتۆرەکە هەڵدەستێتن بە سمۆڵ سامپڵێک دێنیتن لە بۆن مارۆەکەت ئەو سوێنی زارەکانیش لە هیچ بۆنە ئەوەش لە ژێر مایکرۆسکۆپدا سەیری دەکاتن بزانیتن ئایا ئەو لیمفۆمایە سپریدی کردێ لە بۆن مارۆەکەتدا دوایە لیمف نۆد بایۆپسایت هەیە. ئەمە یعنی ڕێگەیەکی پێوتری گۆڵد ستاندەر یعنی باشترین و ڕێکترین تاقیکردنەوە بۆ ئەوی بزانین ئایا تەحلیل بۆ ئەوی بزانین نەخۆشی NHL هەیە ئەم ڕێگەیە بەکاردێنێت. ئەمە چۆنیە دکتۆرەکە هەڵدەستیتن پارچەکی کامل لیمف نۆد دەباتن یعنی گێرەی لیمفت دەباتن یان پارچەکی بچووکی دەبا ئەویش دواتر لە ژێر مایکرۆسکۆپدا تەحلیلاتی لەسەر دەکاتن بزانین ئایا کانسەر سیڵ تێدایە یان نا. لە ڕێگەی سێم کە بڵەد تێستە بڵەد تێستەکە ئەویش سێ ئەوە هەیە دەبێت سێ تێستی بکەیت لەبەرچی ئەویش بۆ وەیە بزانین ئایا
جستی تو هێڵث یعنی سروشتیە بەرگی ئەوە دەکاتن کە دواتر لە کاتی چارەسەر وەرگرتندا هیچ کێشەیەکی توش نابیتن. ئەوجەمە سێ تەحلیلاتی لێ دەکەین: CBC، LDH، لیڤەر و کیدنی فانکشنەکانیان ینی فەرمانەکانیان بە تەواوەتی جێبەجێ دەکەن. وەکو وتمان CBC ئەوە لەوە وەیە بزانین ئایا لە کاتی چارەسەر وەرگرتندا ئایا ئەوە کار لە دروستکردنی خوێن دەکاتن، هیچ کێشەی لە خوێن دروست ناکاتن. دووەم LDH-ەکە لێ بزانین ئایا LDH کەسکە بەرزە یان نزمە. لە سێمیش لیڤەر کیدنی فانکشنەکانیان ئایا تەواوە یعنی فیت کێشەیان لە فانکشنەکەیدا نیە. ئەگەر کەمە لە چارەسەرکردنەکاندا بەتایبەت لە کیمۆثێراپیدا ئایا ئەوانە ئەو ئۆرگانانە دەتوانن تەحملی ئەو کیمۆثێراپی بکەن بەبێ ئەوە هیچ کێشەیان توش بین. وە چوارەمیشیان ئیماجینگ ستەدیە سیتی سکانەکەیەکەوە بەکاردێن لەوەیە ئایا ینی بڵین دیتێڵمان بداتێ لەسەر ئیمێجی ئەو نەخۆشە لەسەر جەستەی وەکو نێک، چێست، ئەبدۆمین، پێڵڤس کە بەکاردێنی. قۆناغەکانی توشبوون بە نەخۆشی NHL لە چوار قۆناغ پێکاتیە و ئێمە ئێستا هاتووین باسی ئەناتۆمیکەڵ ئینڤۆڵڤمنت یعنی ئەو تەداخلانێکە باش جەستێری بەشەرەکەدا هەیە کە چی نەخۆشی بێتن ناوەوەی جەستی و وەسفی ئەو حاڵەتەی بۆ دەکەین. لە قۆناغی یەکەمدا ناوچەی تاکەگیری لیمفاویە یان تاکە شوێنی لیمفاوی زیادەیە ئایە دەسکریپشنەکەی یعنی قۆناغی سەرەتای ناوچەی سنوورداوی بێک ناوچە زۆر چارەسەر دەکرێتن بە تیشێ یانیش چاسێکی کیمیایی کورتێکی بۆ دەکرێت یعنی شۆرت کۆرس کیمۆثێراپیەکی بۆ دەکەن. لە قۆناغی دوو یان زیاتر گری لیمفاوی هەیە لە هەمان لای شوێن دەرێنە لە هەمان لای ناوپەنچکدانە. ئەمە پێشکەوتووە یعنی هەم لە ناوچەی هەم لە ناوخۆی خۆیدا بەرفراوەترە بەڵام هێشتا لە یەک بەشی جەستەدا جێگیرە. جاتەکە بە شێوەیەکی گشتی دەتوانین بە کۆمبینێشنێک بکەین یعنی بڵێ تێکەڵاوی کیمۆ و ئیمونۆثێراپی چارەسەری بکەین. لە قۆناغی سێم ئەوی چییە؟ ناوچەی گری لیمفاویەکان لە هەردوو لای دایفرامدا بڵاو بنێتەوە ئەمە شوی کودە هەم سەتش بگریتەوە. لۆ چارەسەرکردنی ئەمە پێشکەوتووە بڵاو کراتەوە باشە بەشدارکردن بە فراوان لە کۆندانی لیفدا پێویستە بە چارەسەری کیمیایی تێکەڵاوی هەیە. لە قۆناغی چوارەمدا ئەو کەسێکە کەگاتە قۆناغی چوارەم بێەوەی چارەسەر وەرگێتن نەخۆشەکەی بەربڵاو دەبێتن بۆ یەکێک یان چەند ئەندامێکی دەرەوەی لیمفەکە بۆ نمۆخی ئێسکمان هەیە هەم بۆ جگەرمان هەیە هەمیش دەگوازێتەوە بۆ سیەکانی. ئەمە گەپمان وەکو چارەسەر شتێکەوەی کرد شێرپەنجە لە ئەندامەکانی دەرەوەی سیستەمەکەی لەمفدایە پێویستە بە چارەسەری سیستەمێکی شەڕانگیز هەیە یعنی تێراپیەکی زۆری بۆ ئەوە کرێتن هەتا چارەسەری ئەم کەسە بکاتن. لە سلایددا باسی ئەو چارەسەرانەم کردێک کە بەکاردێ بۆ نەخۆشی NHLدا: کیمۆتێراپی، رادیێشن تێراپی، ستیم سێل ترانسپلانتیشن، ئیمونۆتێراپی. لە تریتمنتەکانماندا کیمۆتێراپی کە بە سەرنجترین چارەسەردانرێتن لۆ نەخۆشی NHLدا کە ئەمیش لە ڕێگەیەکی هەیە ئەویش چییە؟ پێوترێت چۆپ لە وشەیەکە لە چوار پیت پێکاتیە هەر پیتەچی لە پیتی لە دەرمانێک وەرگیراوە سەرەتای دەرمانێک وەرگیراوە و سیەکە لە گلایکۆفۆسفامید وەرگیراوە کە واڵدەست بە کوشتنی خانە سەرەتانیەکان و هێرشکردنە سەر DNA-کانە. دووەمیان ئێچەکەیە لە هایدرۆکسی دۆنۆبیسین دەرگیرەیە کە ئەمە هەڵدەستی بە ئەوەی کە کانسەرەکە ناتوانێت داواش بێتن. لە ئەوەیەکە ئۆنکۆڤین یان فینیکریستین نایدۆمیتی ئەوە دەستێت بە قەپاتکردن ناهڵێ هەر هیچ سێل دیڤیژنێک ڕوو بداتن. لە پرێندیسۆن ستیرۆیدەکە باشە یارمەتی جەستە دەدا بۆی ئینفلەمێشن کەم کاتەوە و هەستی بە کوشتنی خانە سەرەتانیەکاندا. ئەمە کیمۆثێراپی بوو. لە رادیشن تێراپی یعنی تیشک لە تیشکدا بۆی تیش بەکاربین بۆ ناوبردنی خانەکانی NHLدا. ئەمە هیچ ئێنێرجیی زۆر بەکاردێنی واتە وزەیەکی زۆر بەکاردێن لە ئێکسڕێ بۆی کانسەر ناوبین خانە سەرەتانیەکان ناوبین. ئەمە لە کاتە بەکاردێتن ئەگەر
لیمفۆمایەکە ئاریا بێتن لۆکەلایز بیتن یان ئەو کاتی کە کیمۆثێراپی بەکاردێنێت تاوی تاکی بین هیچ کانسەر سێڵێک نەمایەوە هەر هەمووی بنێراوبرراوە لە ستیم سێڵ ترانسپلانتیشن دوو ڕێگات هەیە ئۆتۆلۆجیست هەیە و ئەلۆجینیک دوو ڕێگەیە ئۆتۆلۆجۆس هەر ئەوەی خۆتە ستیم سێڵی خۆتە پێش ئەوەی کە تۆ ببرێی بۆ کیمۆثێراپی لە بەکاربێ لەسەردا خەڵستن بە ئەوەی کە ستیم سێڵەکان لە جستر لا دەبن دوایە کە کیمۆثێراپی تەواو بوو ئەو کات دێن هەمان ئەو ستیم سێڵە دێنەوە ناو جستەی خۆتەوە بەڵام لە ئەلۆجینیک ئەوە دۆنەرە ستیم سێڵە یعنی ئەو کەسە هەڵدەستێ نەفەرێکی دێتن ستیم سێڵ خۆی دەبەخشێ بە تۆدا کە هەمان جینەتیک ماچی هەیە لەگەر توای هەمان لەگەڵ ئەو ستیم سێڵە ئەو هەیەی لەگەڵ دەگوتی لەگەڵ ستیم سێڵەکەی تۆدا ئیمینۆثێراپی ئەوە بەکاری بۆ ئەوەی سیستەمی بەرگی بەهێزکاتن بەرامبەر توشبوون بە کانسەردا ئەمە هەم بە دەرمان هەیتت هەم بە میستۆت هەیتمان بە ئەکو میستۆت CRT سێڵ فێراپیمان هەیە کە دکتۆر هەڵدەستێ ئەو تی سێڵانە دێنیتن دەستکاریان دەکاتن ڕێکۆگنایز دەکات لە کانسەرەکە دوای دەیانگرێتەوە بۆ جستێ بە ئەو نەفەرێکی هاتووە بۆی هێرشکاتە سەر ئەوەکە هێرشکاتە سەر کانسەرەکان ئەمە تایپەکەی پێوتری ئەدڤانسد ئیمونۆثێراپی ئەمە قدانەیەکمان هەیە پێوتری ریتۆکسیماب ئەوە مۆنۆکلۆنال ئەنتیبادیە یعنی هێرش دەکاتن بە دووی B سێڵەکان دەگەڕێتن find and attack B cells has a marker called CD20 used for B cell lymphoma مارکەرێکی هەیە یعنی بڵێ وەرگێکی هەیە CD20 بەسی ئەو دەیخوێنێتەوە بۆی هێرشش دەکاتە سەر لیمفۆمای B بەداشدا ئەمە سەرچاوەکان کە بەکارم هێنایا بۆ دروستکردنی ئەم سیمینارە یەکەم و دووەم سەرچاوە کتێبن سێم و چوارەمیش وێب پیجن